یاریەکانی هەفتەی دێمی خولی نایەبی کوردستان بەڕێوەچوو لە شاری هەولێر سێ یاری ئەنجامدرا. لەسەر یاریگەی فەڕەنسۆهەیری هەولێر میوانداری سیروانی نوێی کرد. لە نیوەی یەکەم یاریەکە هیچ کام لە هەردوویانە نەیانتوانی بە گۆڵ بگەن و بە بێ گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم و بە دیاریکراوی لە خولەکی 57 گۆڵکاری خولەکە میلاد عەبدولوەهاب توانی سیروانی نوێ بە گۆڵێک پێش بخات و حوتەمین گۆڵی خۆی لە خولەکە تۆمار بکات. لە خولەکی 65 ناوبشیوان فیکەی لێدانی سزای بۆ هەولێر لێدا و شوان مامۆ بە سەرکەوتووی جێبەجێ کرد و ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە خولەکی 76 بارزان شێرزاد دوای وەرگرتنی دوو کارتی زەردی بە دوای یەک بە کارتی سوور کرایە دەرەوە. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و بە یەکسانی گۆڵێک بۆ هەردوویانە بە کۆتا هات. لەسەر یاریگەی خۆی هەندرێن میوانداری زێرەڤانی کرد. سەرەتای یاریەکە هەندرێن لە ڕێگای یاسر ناجی پێشکەوت. دواتر یاریزانانی زێرەڤانی بە تەواوی هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا. لە نیوەی دووەم یاریەکە زێرەڤانی لە ڕێگای نیاز مەغدید بە لێدانی سەر ئەنجامەکە یەکسان کردەوە. یاریەکە تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە 1-1 و بە یەکسانی بە کۆتا هات. لە شارۆچکەی پیرمام سەلاحەددین یانەی پێشمەرگەی هەولێر میوانداری نەورۆزی کرد. هەردوویانە بە سەرەتایەکی یەکسان و ئاستێکی لە یەکەوە نزیک بە دیارکەوتن. ئاراز موستەفا لە لێدانی ڕاستەوخۆ بە لێدانە موشە گاساکەی توانی تۆڕی گۆڵی پێشمەرگەی هەولێر بەهەژێنێت و ئەنجامەکە لە هیچ بە هیچ بگۆڕێ بۆ 1-0 بۆ نەورۆز. لە نیوەی دووەم هەرزوو نەورۆز لێدانێکی سزای لەلایەن یوسف سەعیدی ناوبژوان بۆ ئەژمار کرا و ئیبراهیمە تۆرەی پیشەگەر توانی ئەنجامەکە بۆ نەورۆز دوو هێندە لێ بکات. زۆری نەخایاند ئاسۆ ڕۆستەم لە یەکەم بەشداری لە مۆرزەی خولەکە بە لێدانێکی بەهێز و گۆڵێکی جوان نەورۆزی کردە خاوەن گۆڵی سێیەم. هێڵی بەرگری نەورۆز وەک پۆڵای لێ هاتبوو. ڕێگایان بە یاریزانانی پێشمەرگەی هەولێر نەدا بۆ جارێکیش بێ سەردانی گۆڵەکەیان بکەن و یاریەکە بە 3 گۆڵی پاک بە سوودی نەورۆز بە کۆتا هات. نتیجەکە یعنی ئەداکەیمە ڕنگدانەوەی ئەو نەتیجەنە بۆ ڕاستە سێبەیت بابێنە نەتیجەی قورس بوو. بەس من وای دەبینم ئەو ڕۆ هیچ عەدالەت تێدا نەبوو بە تایبەتر ئەگەر ئەو فرسانە ئیستیغلالمان کردبا تەنها دەتوانم بڵێم نەورۆز لە چا فرسە سێ تۆپی ئیستیغلال کرد دویان کوڕە سابتە بوو. بەس وەکو ئەدا بە تایبەتە شۆتی دووەم ئەدایەکی زۆر باشمان پێشکەش تەنەوە هەبوو. هەجماتی بابرێن لە ئەطراف لە عمق لە تهدیف هەموو نەوع شتێکمان کرد تەنها یەک شتمان نەکرد گۆڵمان نەکرد. ئەو استراحەت ئەوە 15 ڕۆژ مەسەلەن استراحەت و لە صالحی ماهات عکسی نادی پێشمەرگە بڕاستی پێدرێم ئەمن کاپتێن سەمیر ولا نادی پێشمەرگە ئەمن یەک لە معجبی یاریەکانی وانم بڕاستی پێدرێم یاری لەگەڵوان خۆش دەکەێت مەسەلەن ئەسلوبەکی جوان ئەمن زۆر متابعە نادی پێشمەرگە بووم حتا مەسەلەن زۆر ئەمن کاتی لەگەر کۆیەوەم زۆر گەمە و دیم لەگەڵوان کرد ئەم زۆر شارەزای گەمەوان بوو زۆر فکرە لەسەر هەبوو نادی پێشمەرگەم. طبعا ئەم پێدرێم بەردەوام بە یاریزانە خۆدرێم ئەکات و باش بێت بە هەم بەرامبەرتە چێ ڕێزم یانی لەوان علاقەم پێ نییە. الحمدلله ئەو ڕۆژ موفق بووم لە هەموو لایەک تۆپی سابت مەسەلەن لە فورسا لە گۆڵ و یاریزان هەموو تشت تەطبیقکردن بدلی من ینی بڕاستی پێدرێن ئەم بێدرێن هەردەک لە بۆ پێشمەرگە و پیرۆز لە بۆ نادی نەورۆز. دوای کۆتایی هاتنی هەفتەی دێمی خولەکە سیروانی نوێ جارێکی تر گەڕایەوە پێشەنگ بە 16 خاڵ و پێشمەرگەی هەولێر بە 15 خاڵ لە خانەی سێم مایەوە و نەورۆز و هەولێریش بە 13 خاڵ لە خانەکانی شەشەم و حوتەمن و هەندرێن و زێرەڤانیش بە 9 خاڵ و 8 خاڵ لە خانەکانی دێم و 11 من. حسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.